ئەچینە ماڵی قورشید جامچی بزانین لەوێ چی دەگوزارێت. دلێر بەرێ بابە لە خەستەخانە حیات بردم نەوێرە هیچ قسەیەک لەکن ئەفسەرەکە بکەی. ئێستا پەیوەندی لە بۆ ڕەفیقەکەم دەکەم. ئەو ئەفسەرێکی لێکۆڵینەوەیە دەبی شکایەت بکەین. بابە شکایەتی چی بە قوربانت بم وەزعم زۆر خۆشە. شکایەتی چی لە کوێ بکەم؟ کوڕم هەموو کوڕی خۆم باش دەناسم. تۆ قەت شتە لە من نەشارتەوە. دڵنیام تۆ کێشە لەگەڵ کەسەکەیە. جا بە باوکی خۆت بڵێ کوڕم زۆر عیبە خەڵک لە شوێنان باز بکە بڵێن لە کوڕەکەی قورشیدماندایە. ئەتو تێناگەی ئەو شتانە یعنی چ کوڕم؟ باوکە پێویست بە هاوارکردن ناکات، پێویست بە ئەفسەر ناکات. ئەو شتانەی بۆ چییە؟ سەیریکە ئەبێ خێر بکەین دلێر گەڕاوەتەوە بۆ لامان باوکێکیان. پێویست بە شکات و شکاتکاری ناکات. ئەلحەمدوللا نەقاچی شکاوە نەدەسی شکاوە. ئەوە تا کەسێک ڕزگاری کردو هێناوێتەوە بۆ لای ئێمە. نابێ ئەمە دۆست و دژمنی خۆمان بناسین. باشە دلێر ڕاوستێ دلێر ڕاوستی. باشە ئەو سیارەکە لەی دای سیارێک بوو. بابا چوومە مارکێتی لە مارکێت. بابا و چیرۆکەم لەو مەجێڕە چوومە مارکێتەوە دوو باس کردم. ئێستا دەمەوێت تێم بگەین. کوڕم سیارەکە چ جۆرە سیارێک؟ بابە کە سیارەکە لۆم هات بەرکەم لێدام و ئاگام لە هیچ نەما نەمزانی چییە. ئەو برایشت جێلەها کەس سیارە لی بدە و نەزانیت سیارەکە ئەوە یەک شتی وا بزانم. ئێ بابکیان باوکێکیان ئەو کاتێک کە پەرکەم لە یاوە سیارەکە لە یاوە قابیل ئاگای لە خۆی بوو بێ نەزانێت چ سیارەیەکە. باشە تێنامە تو لۆ پشتی دەگری کاکە ئەتو ئاگەل لەو بۆ زوعین نییە لە خۆتەوە پشتی مەگرە. دلێر لۆ دوازارە لۆت باز دەکەم بە قوربانی ئەو چاوت بوو هەناسەکەم دڵەکەی من ئەو کەسێک کە لەی دای چێ بوو. ئەرە بابا تخوا بەسیکە والله سرم مێشە والله هەموو قەلبم دێشی ئازارم هەیە دەبەسە مێشکت بردم. ناس والله بابا دەبی خێرەی بکەی خدری زیندەکم لە قیت بۆ هەر خدری زیندە بوو ئەمنی سواری سیارێ کرد ئەمنی بردەوە ماری خۆیان چارەسەریان کردمەوە منیان ناردەوە. زۆر چاکە کوڕم ئەو خدرین زیندەیە چێ بوو ماڵیانە چێ بوو؟ بابا والله کوڕێک بوو کەوتبووم لەسەر جادە ئاگام لە هیچ نەبوو. کوڕەکەمنی خستە ناو سیارەی لە ترسی ئەوەی نەمباتە خەستەخانەی پۆلیس و شت نەیگرن ئەمنی بردەوە ماڵێ بابی دکتۆر و لە مارێ ڕاست ئەمنی تەداوی کرد و دوای منیان ناردەوە. ئەمزانەی کچم ئەوە گوتیتی با لەوێ تووشی کێشە دەبن باوکەی گیان بردیانەوە ماڵێ ترسایە گوتی با برینداری بکەم نەوەک دوایە بمری بەملم دابێ. ئێستاش کوڕم ئێستاژە تو ناوێری لۆم باز بکەی ئەو کوڕە چێە هەمن دەزانم هەر ئەو کوڕی کە نەوێرایە تو باتە خەستەخانەیە توی بردەوە ماڵێ ئەوە کەسێک فێری کردێ گوتی ئاگدار بە ئەگەر بکوژێ چکە دەیکوژمەوە تێدەگەی کوڕم. بابا قوربانت بم دەمان سەیلاتە لە پێشەیانی دەخواست بینە ئەو مۆزوعی ببڕۆ بابا والله شتێک هەبی پێت دەرێم ئاخر بابا تو پشت و پەنای منی هەموو شتی منی قابلە لۆ لە توی بشارمەوە. یەک دەمارت بە باوکی خۆ ناچی یەک دەمارت بە من بچی لە کەس قبول ناکرێ. بەڵام کوڕم تۆ بێغیرەتی بێغیرەت. باوکە بەسە بەسەریا هاوار مەکە ئەو خۆی نەخۆشە سەیری حاڵێکە چی لێ بەسەراتوە ئەوە نەیتر حاڵی خراپەکەی تۆ. زۆر باش هەموو دەڕۆ هەر ئیشێکتان هەبوو پەیوەندی پێوە بکەن هەیە هەموو دەرمانەکان بە جوانی بەکاربێنن. بەسەر باشە بخەم بە خۆم ئاگام لێ بێت. دەیخوا حافیز خوارد لەگەڵ